سڵاوتان لێبێتوم کاتتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن ڕۆژ باش سۆبات ڕۆژ باش هاژەیە بۆ هیواین کە ئەمڕۆ دەستپێکی هەفتەیە و دەستپێکی ڕۆژەکەی لەگەڵ ئێمە بن تا و بابەتانی ئامادەمان کردووە چێژی لێ ببینن. سڵاوتان لێبێت و بەیانیتان باش لە هەرکوێکن لێوتان خەمدە میوانی بێت دڵتان ئارامی میوانی بێت بۆ هیوای کە ئەم بەیانیە لەگەڵ من و هاژە بتوانین ئەو کاژمێری کە لەگەڵمانن کاژمێرێکی پڕ لە سوود و زانیاری بێت بۆ ئێوەی بینەری پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانیە بەیانێکی جیاوازە بێت هەم میوزیکمان هەیە و هەم کۆمەڵە بابەتێک کە بابەتی کۆمەڵایەتین ئەو بابەتانن کە پەیوەستن بە ژیانی ئێوە جا با پێکەوە بابزانین لە ناو پرۆگرام چی دیکە ئامادەیە بخەینە ڕوو. لە ئامێدی فستیڤاڵی زانا و هەڵبەستوان بەکربەگی ئەرزی بەڕێوە چوو. چۆن بزانین منداڵەکانمان حەز لە فێربوونی میوزیک و چەند ئامێرێک بۆ دیاری بکەین ئەم بابەتە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەیانی 24. گوندی ئۆزۆنتاشی بەدلیس لە باکووری کوردستان بە خانووەکانی دەناسرێتەوە کە بۆ 300 ساڵ لەمە بەردەگەڕێنەوە. دەستپێکی پرۆگراممان بە بابەتێکە بێت لە باکووری کوردستانەوە لە ئامێدی فستیڤاڵی هەڵبەستوانی ئەدەبی کورد بە کربەکی ئەرزی با بەشداری کۆمەڵێک ئەدیب و زۆرێک لە خەڵک و هونەر دۆستانی دەڤەرەکە بەڕێوە چووە. بەڕێوەبەرایەتی و ڕۆشنبیری و هونەری دهۆک پلانیان داناوە بۆ خزمەتکردنی هونەر و کللتوری کوردی لە دەڤەرەکە لە ئایندەدا چالاکی زیاتر ئەنجام بدەن. جا بەکربەگی ئەرزی یەکێک بووە لە ئەدیب و هەڵبەستوانەکانی کوردستانی با بڵێن باکوور و دەڤەری ئامێدی بە تایبەتی ڕاوێژکارێکی بلیمەتی میری ئامێدیش بووە هاژە. و لە ساڵی 1967 زاینی لە دایک بووە لە ساڵی 1940 کۆچی دوایی کردووە هەر لە گوندەکەی خۆی گوندی ئەرزی بە خاک سپێردراوە. یەکەم ڤەستیڤاڵە ئەدەبیە یا هەڵبەستوانێک کلاسیکیە کوردیە دەڤەرا بادینان بەکربەگی ئەرزیە. دوو پەرتووکژی لەسەر ژیاناوی هاتنە ئیمزاکردن. دیسان پەنەلەک لە دوورکار و خەباتاویژی هاتەکردن. بەیتە نەسیحەتە دەبێژیتن ئەزمان درێژێت ئەزماندار لازمەت ئەزمان بڕیبن قەسە درێژێت قەسەسار ئەول سەحبەتە کەریبن مرۆڤێت نەخۆش جیران لازمە هەر چولی بن تڤەنگا دیر حکم بێت نەدە دەستێ نەزانی معرەکا بێ لەغاو بیت قاتلا سەرێ خودانی هەتال تەنەبیت لازم نەچە جهد بیانی. مەژید بێت تاریخە خۆ دیارکەین مەژی مەزانێت هەین ئەفراندەرمەیەت هەین مەعالمێت هەین مەزانایەت هەین مەژی گەل هەبوون و تاریخ هەبوو دەولەت هەبوون و میرنشین هەبوون و هەذا هەمی زمانی بەرزەکردن چون ئەم دێ لێزەفرین ئەمری هەمیشکە نیکەینە بە ڕێڤەبەریا گشتی یا ڕەوشەمبیری و هۆنەری دهۆکێ بەرنامە و استراتیژیەک نو دانایە بۆ کۆمکردن و پاراستنا بەرهەمێن کەلتوری و چاندی و گرنگیدان بە نویسەر و بلیمەتێن کلاسیزمێن دەڤەرا بادینان. ئەڤ فستیڤاڵە هاتیە گێڕانش لە ڕێڤەبەریا گشتی ڕەوشەمبیری و هونەری پارێزگەها دهۆکێ پەفکاری گەل قای مقامی قەزا ئامێدیەیە ji بۆ بلیمەتێکی کورد بەکربەگی ئەرزی و هوزانوانێکی کلاسیزمی کورد بووە سەردەمێ دەسەڵاتێن دومایەن میرگەها بەهدینان عاقلمەندێک و شێوەرمەندێکی میرێ ئامێدی بووە کەسایەتیەک بووە کارسازێک بووە گەلێک خزمەتا چاند و ڕەوشەمبیری و کەلتوریا کوردی کردە. گوندێ ئەرزیە جێژ دایکبوونا بەکربەکێ ئەرزیە لێ ساڵە 1767 زارۆکینیا خۆدا و لێ تەمەنێت 12 حتا 13 ساڵی هەڵبەست نویساندن پشتی بۆ یەک ژێ کەسێ ناودەنگ لە دەڤەرێ بەردەوام بوویە لێ لە ساڵە 1843 وەغەردەکە. بۆری ناوان هەموو ساڵان
لەسەر ئۆغرگرنا هەڵبەزوانێ کوردێ ناودار بەکربەگێ ئەرزی لێ حەیان و هەژیرکار و خەبەتاوی دێتە بەرچاوکردن. نوا ژمارەك مەزن ji nivîserên Kurdên dihokê kar dikin ku wê jiyanawiya dî binivîsin û bigine pertûk ji bo nifşê niha jî wê jiyana helbezvaniyê bitir bizanibin. Marşingalî Kurdistan 24 gundê Erzê li Sinûrê Qeza Amêdiyê. نێرگز محەممەدی داکۆکیکاری مافی مرۆڤ و مافەکانی ژنان لە ئێران کە ئێستا لە بەندیخانەیە وەک براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ساڵی 2023 دەستنیشان کرا. جا لژنەی دیاریکردنی خەڵاتی نۆبڵی ئاشتی لە نەرویج ڕایگەیاندووە کە ئەم خەڵاتە بەهۆی چالاکیەکانی نێرگز محەممەدی لە بواری مافی مرۆڤ و مافەکانی ژنان و داکۆکیکردن لە ئازادیەکانی ئەو ژنانی لە ئێران ستەمیان لێکراوە بە نێرگسی محەممەدی بەخشرا. جارێکی دیکە ژنێکی ئێرانی وەک براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی هەڵبژێردرا. نێرگز محەممەدی داکۆکیکاری مافی مرۆڤ و مافەکانی ژنان لە ئێران کە ئێستا لە بەندیخانەیە دووهەمین ژنی ئێرانیە ئەم خەڵاتە وەردەگرێ. سەرۆکی لێژنەی دیاریکردنی خەڵاتی نۆبڵی ئاشتی لە نەرویج ڕایگەیان نێرگز محەممەدی بەهۆی چالەکەکانی لە بواری مافی مرۆڤ و مافەکانی ژنان ئەم خەڵاتەی پێدەدرێت. زندگی ئازادی ژن ژیان ئازادی. کۆمیتەی نۆبڵی نەرویج بڕیاری داوە خەڵاتی نۆبڵی ئاشتی بۆ ساڵی 2023 بداتە نێرگز محەممەدی بەهۆی بەرەنگاربوونەوەی ستام لە دژی ژنانی ئێران و خەبات بۆ بەرزبوونەوەی ئاستی مافی مرۆڤ و ئازادی بۆ هەمووان. ڕژێمی ئێران 13 جار ئەم ژنەی دەست بەسەر کردووە و 5 جاریش تاوانباری کردووە و سزای 154 قامچیشی بەسەردا سەپاندووە. ئێستا کە من قسەتان بۆ دەکەم بەڕێز نێرگز محەممەدی هەر لە زیندانەکانی ئێراندا. ئەم بڕیارەی کۆمیتەی نۆبل کاردانەوەی خێرای ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی لێکەوتەوە. وتەبێژی کۆمیساریایی باڵای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند ئازایەتی ژنانی ئێران بۆ هەموو جیهان بووەتە سەرچاوەی ئیلهام. Ez vê baweriyê dema ewa goh xiyaye ewa jinên Îranî jê derên îlhamaneş bo cîhanê me çavnetirsî li wan li hemberî tolhildanê, tirsandin û tundkariyê û binçavkirinê dîtiye. Ew çavnetirsî û îrade gelekî balkêş e. Ez bo cilûberkên xwe dikevim hemberî azar û tundkariyan. نێرگز محەممەدی سەرۆکی ئەنجومەنی نیشتمانی ئاشتی و گوتەبێژ و جێگری سەرۆکی ئەنجومەنی داکۆکیکارانی مافی مرۆڤی ئێرانە. ئەو لە ساڵی 2009 خەڵاتی نێودەوڵەتی ناوەندی ئەلەکساندرا لانگری پێبەخشراوە و ساڵی ڕابردووش لەلایەن BBCەوە وەک یەکێک لە 100 ژنی کاریگەری جیهان ناسێنرا. کامیل بۆکانی کوردستان 24. باشە باسی خێزانێکەکەین کە لە شارۆچکەی هەر خۆی خێزانەکە مەبەستمان لە خەڵکی شارۆچکەکەی چکە هەر ناوی خیزانە شارۆچکەکە ناوی خیزانە کە لە باکووری کوردستانە گوندێک هەیە بە ناوی ئۆزناتەش کە خانوەکانی بە خانووی یەک لەسەر یەکەکانی هەورامانەچێت شێوەکەی هەر بۆ ئەو ناوچانی هەورامانە گەڕێتەوە شارۆچکەیە. جامە مێژۆکەیان زۆر کۆنە کە تەمەنی خانوەکان بۆ 300 ساڵ لەمەوبەرە گەڕێتەوە. گوندەکە بووەتە ناوەندێکی گرنگ بۆ وێنەگرتن و خەڵک دێنە گوندەکە بۆی کە ئەو شوێنە مێژویانە بینن هەرچەنە خانوەکان زۆر کۆن بەڵام هێشتا ینی ماونەتەوە کە 300 ساڵ لەمەوبەر دروست کراون مێژوێکی زۆر کۆنیان هەیە بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشەوەی گرنگە کە وەک خۆیانی ماونەتەوە و بە سەلامەتیش ئەوە نەبووە زۆر تێکچێت بۆیە خەڵکیش ئێستا بۆ وێنەگرتن ئەچێتەوە مجگە لەوەی کە هاژە ئەمە نیشاندەری ئەوەی کە ئێمەی کورد شێوازێکی تەلارسازی تایبەت بە خۆمانمان هەبووە لە سەردەمانی کۆن هەروەکو لە هەورامان زۆر بە شێوەیەکی ئەندازەی و جان بە شێوەی وشکە کەڵەکیش خانووکانیان دروست کردەوەتە هیچ کەرەستێکی چیمەنتۆوانەشیان تیا بەکار نهێناوە هەر بە بەرد لەسەر یەکدا ناوە زۆر دیوارێکی پچە و تاوەکو ئێستاش ئەو جۆرە دیوارانە لە هەورامان هەن ئەمیش نمونەیەکێتی لە باکووری کوردستان. بەڵێ سۆڤان لە ناوچەیە بڵێن هەموو لە هەموو میزۆپۆتامیا کە بەشێکی کوردستانە
مێژووی تەلارسازی زۆر کۆنەتیە هەر لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتی مێژووی تەلارسازیش هەبووانی بە تایبەت کورد و مێردنشینەکانی پێشووتریش گرنگێکی زۆریان داوا بە کۆشک و تەلار و شێوازی بیناسازیەمەیەکێک بووە لە شێوازە گرنگەکانی شارستانیەت لەو سەردەمەوە کە پێشکەوتون بووە تا ئێستش مێژووی سەلماندوو و شایەتی ئەو ڕاستیانەیە. بەڵێ بەو پێی کە ناوچەکانی ئێمە ناوچەیەکی بەرزایی هەبووە شاخ بووە دۆڵی تیا هەبووە لەگەڵ ئەوەشە ئەو ناوچانە هەژە تا بڵێ بیری لێ بکەیتەوە لە ڕووی تەرالسازیەوە قورسترە گرانترە زەحمەترە ئەوەکو ناوچەیەکی تەخت نەبووە کە بڵێ ئەوەکو سەحرایەک وا بێت بۆ نمونە دەشتاییەک وا بێت بتوانن بە ئاسانی تیا دروستکەن بەڵام ئەو دەمە و ئەو سەردەمەش شێوازی تەلارسازی تایبەت بە خۆیان هەبووە تەنانەت لەناو ئەشکەوتەکانیش ئەگەر ما بێتنەوە لەسەر دیوارەکانی بە جۆرێک نەخش و نیگاریان کردو کە جێدەستی ئەوەی نیشانداوە کە لێرە کورد ژیاوە لێرە کورد شارستانێتی دەست پێ کردو جا پێکەوە بابەتەکە ئابینین جوانترە ناوڕۆکەکەی لە نزیکەوە بەیەکەوە ببینین. خانوە کۆن و لە ناویەکەکان دیمەنێکی جوانیان بە قەتپاڵی کێوەکە داوە و تەنانەت زۆربەیان 2 و 3 لەوانەیە وا بیرکەنەوە هەورەمان بێت بەڵام وانە ئێرە گوندی ئوزون تاشی شارۆچکەی خیزانی سەر بە پارێزگای بەدلیسی باکووری کوردستانە خانوەکان تەمەنیان دەگاتە 300 ساڵ و لە تەختە و تاشەبەردی کێوەکان دروست کراون شێوەی تەلارسازی خانوەکان سەرنجی گەشتیارانیان ڕاکێشاوە و بووەتە خاڵێکی گرنگ بۆ گرتنی وێنەکان حوسێن یڵدرم یەکێکە لە سەردانیکەران و دەڵێت سەرجەم دەرفەتەکان دەقۆزێتەوە بۆ ئەوەی بێت و بەنێو خانوەکاندا پیاسەیەک بکات ئەو دەشڵێت لەسەر پێشنیازی هاوڕێکانی هاتووە و تەلارسازی خانوەکان بە هی شارۆچکەی میدیاتی پارێزگای مێردین دەسێت لەسەر پێشنیازی هاوڕێیانم هاتوومەتە ئێرە شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە تایبەتمەندی خانوەکانی زیاتر لە خانوەکانی شارۆچکەی میدیاتی پارێزگای مێردین دەچێت بە بۆ چوونی من پێویستە خەڵک بێنە ئێرە و بیبینن ڕووکەشێکی مێژووی دێرینی هەیە گوندەکە 30 کیلۆمەتر لە شارۆچکەی خیزان دوورە خانوەکان لە قەتپاڵی کێوێکدا دروست کراون خاوەنی کۆڵان و گەڕەکی تەسکن و تەنانەت خزمەتگوزاریەکانی شارەوانی لە ڕێگەی ئاژەڵەوە پێشکەش دەکرێن ساڵانە بەسەدان خەڵک بۆ بینینی خانوەکان سەردانی ناوچەکە دەکەن جگەلەوەش هەرچەندە خانوەکان ماندوون بەڵام توانیویانە ڕوبەڕووی چەندین سەدا ببنەوە باش دەینە سەر ئەو تەوەرەی کە وتمان ئەم بەیانێت تەوەرێکمانە بێت تایبەت بە میوزیک و بۆ کەسانەی کە خولیایی فێربوونی ئەمەرە میوزیکە تایبەتەکانیان هەیە بە تایبەتی گەنجان ئەو بە تایبەتیش تۆ بە تایبەتیش سۆڤانێکێکە لە حەزوو خولیاکانی کە تا ئێستا ئیشی بۆ نەکردووە ئەبێ ئیشی بۆ بکە یەکشت زۆر حەز لە فێربوونی میوزیکەوانی زۆر هەر ئامێرێک بێ یەکشت زۆر گرنگە هەندێک جار کە مرۆڤ بڕیار لە شتێک ئەیات سەیرەکەی گردون و خوای گەورە و هەرچی لە دەروبێتەوەی لە کایناتە هەوڵی ئەوە ئەدات کە تۆ بەرەو ئامانجەکەت بڕۆی لەو ڕۆژۆ من بڕیارم ماوە یا حەزم لەیەکە فێری میوزیک بم هەژە ئەوەی کە پەیوەستە بە میوزیکە و لە پرۆگرامی ئەماڕۆت چوارشەمان کە ئەبینی جالیا هاوکارمان لە سلێمانی و بابەتەکان هەمووی بابەتێکن کە تایبەتن بە میوزیک و گەشە پێدان بە توانای گەنجان لەو بوارەوە و ئەوەی کە ئەمڕۆ من حەزم لێ پیانۆیە بابەتەکەشمان لەسەر ئەوەیە لەسەر پیانۆ حەز و خولیای فێربوونی میوزیک لەلایەن گەنجان ئەمە ئێستا زۆر سپاس بۆخوا کە زۆر دیارە و زۆر ڕیش تەشەنێک یعنی گەشەی کردووە لە ناو گەنجانە بۆ ئێمە میوانداری مامۆستا دڵداروریە ئەحمەدمان کردووە کە هونەرمەند و مامۆسای فێربوونی میوزیکە لێرە میوانە لەگەڵمان و میوانێکی دیکەشی لەگەڵەویش قوتابی فێربووی پیانۆیە کە ئەلیکە کەمالی حەکیمە ئەویش لەگەڵمانە بێت بەخێر هاتن مامۆستا خێربێن بەخێربێن سەرچاویتان باش بەخێربێن مامۆستا با لە جەنابتەوە دەست پێ بکەین فێربوون و خولیای میوزیک تا چەندە یەکێکە لەو خولیایانەی کە مرۆڤ بە ئاسانی ئەوەی کە لە هزری خۆیەتی ئەتوانێت پیادەی بکات بەیانیتان بار سەرەتا طبعاً فێربوون و مۆزیک بگشتی
شتێکی زۆر گرنگە کە بتوانین کاری لەسەر بکەین وەکو سەرەتایە کە باسی مۆزیک بکەین مۆزیک شتێکی پێویستە شتێکی گرنگە بۆ هەموو تاکەکان لە کاتی دڵخۆشی لە کاتی خەمناچی لە کاتی وەرزش بۆ کاتانی دەچینە هۆڵی وەرزش بۆ کاتێک دەچینە گەشتێک شتێکە زۆر پێویستە بۆ تاکەکان تایبەت بۆ ئەو کاتانەی کە دەمانەوێت سترێسین دەمانەوێت هێوری بینەوە تایبەت لە کاتی شەوان بەر لە نووسن خۆشببختانی ئێستا تاچی کورد ئەو ڕۆشنبیری لا دروست بووە کە ئەو ئامری کەلایەتی بیخاتە سەر بۆ کۆی پێ دەڵێن ریلاکسینگ میوزیک جا پیانۆ بێ هەر ئامریکیکە بێ ئەوە زۆر گرنگە بۆ بەیانی کاتێکات و لەخەو هەڵدەستی زۆر گرنگە بتوانی کە بیخێ سەر ئەو پارچە موزیکی کە تایبەت هەیە بەیانی نەوەک بیخێ سەر پارچە موزیکێک کە چارێگە تۆن و یان شتێکی وابێ کە بەیانەکەت هەمووی ڕۆژەکەت تێکدا بەو شێوازە شتێکی دیکە گرنگ ینی ئەمە جینات نییە بۆ ما بێتەوە خۆی طبعاً جینات زۆر دەور دەبینێ لە مۆزیک چونکە کوڕی مامۆستا وریە تۆ ئەوە کاریگەریکی گرنگە لە سەران کە لە خێزانێکی زۆر عاشقی میوزیک من دەتوانم بڵێم ئەو کاتێک کە چاوم کردەوە ئەوە زۆر دەور دەبینی ڕازەکە یعنی کەسێکی ئاسایی نەبووم ینی هۆڵەکەی کە لیدا دەنیشتینیان لەوێ بووین زیاتر کاتەکان زۆربەی ئامێرە موزیکەکانی بابم لە دیوار هەڵواسی بوو و ئامێری کیبۆرد بە هەمان کات لەوێ هەبوو هەر لە کاتیەوە لەو کاتێکە دەستم پێ کرد ئەو یەکەم کەس بوو کە نۆتەکانی مۆزیک و پیانۆ شێوازی عەزفەوانی پێشاندام بەڵێن زۆر چاکە یەکێکی دیکە لەو میوانەی کە ئێستا هاژە ناساندی بابینەرانمان ئێلیکایە کە هاتوۆتە ئێرە من با بە زمانی فارسی لەگەڵ ئێلیکا قسە بکەم دواتر ئەوەیش کە پێویستی کرد ئەوە تا ئەو شوێنەی کە توانیم ئەوە بۆ بینەرانمان وەرگێڕانی بۆکەم ئێلیکا سۆب بەخێر خۆش اومدی عزیزە خواهش میکنم هیچ استرسی که نداری خیلی خوبه پرسیاری لکم که بزنم هیچ استرسی نیست چون یکم جارتی دیتا بردمی کامرا ئێلیکا از کی شروع به نوازندگی یا ساز پیانو کردی؟ من حدود 1 ماه هست که پیانو شروع کردم. ای آفرین. ئەڵێم چنێکە دەستت کردووە بە ژەنینی ئامێری پیانۆ ئەڵێ من تەنیا 1 مانگەکە فێری ژەنینی ئامێری پیانۆ بمە. وقتی که شروع کردی به این ساز کسی بود که پشتیبانی از تو کنه یا فقط خودت دوست داشتی که یاد بگیری؟ توی خانواده مادری من مخصوصا عموی مادرم موزیسین خیلی بزرگی بودن سهیل یاسمی بله و ایشون خیلی واسه من حالت یه الگو داشتن بله و مادرم هم خیلی از من حمایت میکنه خیلی خوبه مەبەستمەوەیە چونکە مامۆستا ئاماژەی بۆ کرد زۆر گرنگە کە تۆ لە خانەوادەکەت کەسێک پشتگیریت کات دەڵێم ئەنیکە ئەوەی کە پشتگیری کردی کێ بوو لە خانەوادەکەت یا خودی حەزی خۆت بوو دەڵێ کە مامێکی ئەو یەکێکە لە میوزیسیانە گەورەکان و هەم ئەو با بڵێین کەسێک بووە کە پاڵپشتی کردووە و هەم دایکی یەکێکە لەو کەسانەی کە پاڵپشتیەوە کات ئەوەن ئافرین بە مامانت بعد دوباره آفرین به خودت دست درد نکنه مرسی که با ما هستی الان یکم دیگه بهت میگیم که بری اونجا باشه باشه ببزنین هاجا پرسری دیگه هیلیان نه سپاس باشه بعد داول اینیکا بکن آماده ام پی خوشه بله شتێک پێشکەش بکە میتونی برامون یه قطعه بنوازی بفرمایید مامۆستا مانگێک بەسە بۆی کە فێر بێت یاخود کرد سەر کەسەکە نەخێر زۆربەی کەس بەداخە ئەو پرسیارانە دەکەن کە لە کاتی ینی پرسیار بۆ فێربوونی پیانۆ دەڵێن مامۆستا مانگی گیاندوماک بەداخەوە شتیوانە ینی پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ نمونە کەسێک دەچێتە هۆڵێکی وەرزشی بە نمونە بەوە بێنمەوە ئەو کەسەی ڕاهێنەرەکە دەڵێ پێویست ینی ئاتلیست بە 6 مانگ بۆ ساڵێک هەیە بۆی بۆ کاری چێژدا بەزینیان لەش جوانی بە هەمان شت مۆزیک پێویستی بە 6 مانگ ساڵێک زیاتر هەیە بەڵام تالێنتەکان لە کەسەکانەوە کەسێک بۆ کەسێکی کە جیاوازە ئیوا هەیە خی گەورە تالێنتێکی وای داوە کە دەتوانی ئەو ماوە دوور درێژە بە ماوەیەکی زۆر زۆر کورت بە پێچێو بیبڕێ و دوای ئەوە شتێک ئەو گرنگتر پێویستی بەڕاهێنانە زۆر پێویستە پرۆڤە لەسەر ئەوی خۆکاریشی لەسەر خۆت بکەیت ئەوەندەی ئاگادار بم ئێلیکا بەردەوام لە ماڵ پرۆڤە دەکە ینی بەردەوام بۆ جێڕامەوە بڵێ ینی زۆر زۆر گرنگە کە تو بتوانی پرۆڤە بکەیت ڕاستە خۆ ئەو بەهرەیە پێدەدا بەڵام ئەتوو دەبێت کار لەسەر ئەو بەهرەیە بکەیت جوانی بکەیت بەرەو پێشی ببەیت باش
کەواتە ئەنیکا شەما بفەرمایید. دەستت خۆش بێت ئافرین. ڕۆژانە چەندێک تەمرینەکەیت؟ در روز چند ساعت تمرین کنی؟ روز هر بار که یعنی ناخودآگاه میرم سمتش، اینطوری نیست که برنامه‌ریزی داشته باشم، هر وقت که احساس کنم دلم میخواد میرم سمتش. 2 ساعت 3 ساعت. الله هر کاتێک بەبێ پلانەچمە سەر ئامێری پیانۆ ئامێر ئەژەنم پیانۆ ئەژەنم ڕەنگە 1-2 ساعت بەس هەر کاتێک دڵم بێوێ دەچمە سەر پیانۆکەم و پیانۆ ئەژەنم. جا ئەوە بە لە مامۆستا بپرسین ئایا بۆ ممارەسەکردنی فێربوونی میوزیکێک تا چەندین پێویستێکا ڕۆژانە چەند سەعات بەردەوام بیت لەگەڵی؟ وەڵا زۆربەی ئەو کەسانە ئەو پرسیارە دەکەن بەڵێ لە کاتی فێربوون دەتوانن بەڵام کاتێکی ئەوەندەی نایە وەکو سەرەتا کە دەست پێ دەکەی بۆ نمونە نیو سعات سعاتێک ئەوە زۆر باشە بۆی وەکو دەست پێ کە تێ پیانۆ فێربی پرۆڤ بکەی ڕۆژانە بەڵام دوای ئەو کە بەرەو پێش دەچی ئاست بەرەو پێش دەڕوات تەبعاً پێویست بەوەی کە زیاتر بکەی لە بەرەو شتەکان قورستر دەبێ و بەرەو قۆناغی دوارتر دەڕۆی بەڵام ببوورەوە قەوسێک ویستم تێبینی ئەنی ئیشارەت بە شتێک بدەم وەکو شاری هەولێرە و پایتەختی هەرێمی کوردستان دەتوان وەکو مامۆستایەک بڵێم شانازی دەکەم کە فێرخوازێکم هێناوە لە ماوەیەکی کووردا بتوانێت پیانۆ بۆ شێوێ بژەنێ شتێکی زۆر جوانی دەبینم وەکو من زۆر پێم جوانە هیوادارم نمونەی زۆر بێ ئافرەت بەو شێوە ئافرەتی کورد لە کوردستان هەماشت بێنە پێش خولیای فێربوونی پیانویان هەبێ بتوانن ئەو هەب بەو شێوەیە دەرکەون ئەوە زۆر گرنگە لای من. مامۆستا ئەم بەیانێ بۆ من ئەمە هێزێکی پاڵپشتی زۆر باش بوو هەرکە و پرسیارم لە ئەنیکا کرد وتی 1 مانگە سەرێکی هاژەم کردم هاژە بە 1 مانگ فێربووانی دڵی خۆشکە سۆبان زۆر زوو ئەتوانی فێر ببی مەبەستمان لە کاتەکە کە بە 1 مانگ ئەمە دیارە با بڵێن ڕاهێنانێکی زۆری کردووە یان لە ماڵەوە گوێیەکی مۆسیقی هەیە جێ مۆزیکشی هەیە یان بەڕێستان وەکوتان گوت ینی جیناتە ینی ئەوە دەور دەبینێ کە لە کەسێکەوە بۆ نمونە کەسێکی بەهرەمەند هەبوو لەو خێزانە ئەتوش لەوەوە وە کۆی نمونەکەی بەڕێستان هێناتانەوە ئەمن لە بابمەوە تەبعانەوە بۆم بەجێماوە دەتوانم بڵم بەڵام زۆر پەرەم بە خۆمدا ینی زۆر ئەوە دەور دەبینێ زۆر شاکە ئەنیکە شەما بارگردید سەرجاتون ما بە هەمدیگە اینجا حرف بزنیم یەکەم زۆر چاکە ئەنیکە ئەول از ساز پیانو اکوستیک شروع کردی یا دیجیتال بود؟ دیجیتال بود. پرسیارەوەی لێکم کە بە ئامێری پیانۆی ئەکۆستیک دەستی پێکرد یان بە دیجیتالەکان ئەڵە بە دیجیتالەکان جا جیاوازی هەیە مامۆستا بۆ فێربوون لە کامی دەست پێ بکەیت؟ طبعاً جیاوازی هەیە ینی ئەو کەسانێک کە بێن فێر بن وا باشترە بە ئامێری پیانۆ دەست پێ بکەن لەبەرەوەی هەمان ئەو ئامێری کە مامۆستایەکە لایەتی ئەتوژلات هەبێ ئەوە زۆر گرنگ دەبێ ئەو کاتی وەکوێت تۆ لە ماڵ و لەو شوێنە هەمان شتەیە کە پرۆڤی لەسەر دەکەی پۆزیتیفت پێداین هێزێکی باش پێ دەبەخشێ کارەبایی و هەوایی ئێستا زیاتر کارەبایی هەیە لەبەر هەوایی لەبەر ئەوەی وڵاتی ئێمە لەبەر ساردی و گەرمی گۆڕانی کەش و هەوا تیونینگ یان ئەوتە نەزبیدا دەبەزێ لەبەر ئەوە کارەبایەکە باشتر ئێستا و ئاسانتریشە بۆ
جوڵە پێکردنی ئاسانترە جەمام ساپ بەمان خۆشە گوێمان لە پارچە میوزیکێک بەدەست و پەنجەی تۆ سپاس دەکەم باشە بەسەر بفەرموون دەستەکانت خۆش بێ زۆر سپاس باشە ئێریکا حەزەکەم تۆ قسەمان بۆ بکەی سۆڤان لی پرسە بزانە ئەوێت یعنی چەندێکی دیکە بەردەوام بێت فێری چی دیکە بێت تا چەندێک خولیای بۆ میوزیک وای لەیەکا کە یعنی لەگەڵ خوێندنی شا تێکەڵ کێشێکی بکەوێم فریاکەوێت چۆن تێکەڵی بکاتەوە میوزیک و خولیاکەی و لەگەڵ پرۆسەی خوێندن چۆن بتوانێت بەردەوام بێت ئەریکا تۆ دانش آموزم هستی خب همکارم این سوال رو داره که چطور میتونی توی تایمای خودت اینجوری وقتاتو تنظیم کنی که هم درس و مشق تو خیلی خوب انجام بدی و هم ساز پیانو رو هم قشنگ توی این مسیری که داری همراهی کنی با خودت و ادامه بدی. چقدر دیگه میخوای ادامه بدی؟ میخوای همیشه باهات باشه؟ بله پیانو رو همیشه میخوام ادامه بدم تا روز من الله حەزەکەم ئەوەنە بەردەوام هەتا کۆتا ڕۆژی ژیانم هەر لەگەڵما بەردەوامە بێت من درێژ بێت هەرجیا لەوەش ببوورە ئەنی ئەلیکا پێی ڕاگەاندم کە حەزێکی وای هەیە دەتوانێت دوای ئێستا پۆلی 12 دەیە دوای ئەوە ینی لە کوردستان بیان لە شوێنێک دی پەرە بە خوێنی مۆزیک بدایانی دەیە بەرەو پێش سیزانکۆ تاواکە ماستەر و دەوێت جیانی هەبێ بەڵێ ینی دەوێت ینی لەو بوارەدا بەرەو پێش بکەوێت. خب در مورد تو داشتن صحبت می‌کردن که دوست داری ادامه بدی. حالا خودت و اینکه تایم مدرسه هم مخصوصا توی ظهر هست یعنی صبح تایم صبح نیستم و خب این یه مقدار مشکل ایجاد میکنه ولی خب بازم معتقدم که هر کسی استعدادی داره و برای من پیانو بیشتر توی اولویته. باشه. ئەڵێ کاتی خوێندنەکەم سەر لە بەیانیان نیە دوانی وەڕوانە مەمە هەستەکەم بۆ من تۆزێک کێشەیە بەڵام لەگەڵ ئەوەیە هەر کەسێک و بەهرەیەکی هەیە ئەوە دڵنیام لە بەهرەکەی خۆم بۆیە ئەمێ پەرە بە بەهرەکەی خۆم بدەم. جیا لە ئەوەش ینی بورە قسەشتان پێ دەڕم بۆ نمونە مەسەلەن جیا لە تەمەنی ئێلیکا کە مامی وابزانام ئەوەی کە جێم لێ بوو لە بەڕێزت کە پێی ڕاگەاند و ئەوش موزیسیانە کە حەزی لێ بوو ئەو لە پیانۆ بەردەوام بێ زۆر گرنگە دایک و باوکان ینی بۆ نمونە لە ئێستا لە سوۆشیال میدیا پارچەی پیانۆ یا ئەوە تا پیانۆژەنێک یان کۆنسرتێکی پیانۆ پێشانی منداڵەکانیان یان بەهرەمەندەکانیان بدەن بۆی بتوانن دەست بە فێربوونی پیانۆ بکەن لەبەرەوەی تایبەت منداڵ ناتوانێت یان دەربڕینی ئەوەی نییە کە بوێ فێری پیانۆ بێ لەوانەیە ئەو شتێنە دیت بێ یان نەزانێت چییە بەڵام ئەمە دەبێت ئێمە بەرچاوڕوونیشیان پێ بدەین بەو شتە کە ئەوان بێن دەست بە فێربوونی پیانۆ بکەن ئەوە زۆر گرنگە لەلای من. باشە مامۆستا هیچ پارچە میوزیکێکتان نییە بەیەکەوە بتوانن ئەنجامی بیانی بۆمان بژەنن یان جارە ئامادەتانە زووە ئێمەش لە ماوەی مانگێک تموحیۆمان هەیە زۆر چاڕی چونکە خەتای خۆشتانە بەم مانگە ئەم کارە باشەتان کردووە کە ئێمە زیاتر داواکاریمان هەبێت. دەتوانم مەسەلەن بڵێم ڕاستە ئەو زۆر بەهرەمەندە ماشەڵڵا لە پیانۆ بەڵام ئەم نوک مامۆستا طبعا مامۆستای پیانۆ یا مامۆستای مۆزیک مامۆستا بە مامۆستا دەگۆڕێ ئەتوو دەتوانی ینی یاخود دەبێ ئەوکو مامۆستا بتوانی بە ئاسانترین شێوە ئەو پامەی کە هەتە بیگەینی دەبێ پەیوەندی نێوان تۆ ئەو کەسێک کە فێری دەکەی هەر پەیوەندی ئەوە شتێکی ڕۆبۆتی نەبێ ئەو تێتە لای دوو پیانۆ وەردەگری و خوا حافیز بە خێر بێ نەخێت دەبێت پەیوەندێکی خێزانی بێ لەگەڵ کەس نزیک بیەوە
ڕێز و خۆشەویستێکی وا هەبێت کە کەسێکە هەست کاوکۆی دێتە ماڵی خۆی دێتە لای کەسێک کە چەند ساڵانێک کە دەیناسی جا من ئەو شتانە جێبەجێ دەکەم هەست دەکەم ئەوە ینی شتێکی زۆر باش بەری دەبێت لە ئەنجامدانی ئەو شتانە بەڵێ سەرکەوتوو بن. زۆر سپاسدانەکەین کە لەگەڵمان زۆر سپاس دەستان خۆش بێت بۆ هیوایکە لێرەوە وزەیەکی وا بەو کەسانە ببەخشین کە حەزە و خولیای فێربوونی میوزیکن ئەگەر هەر یەکێک لە تاکێک لە ئێمە بتوانێت بە ماوەی مانگێک ئەوەندە بەرەو پێشەوە بچێت بێگومان هەر یەکێک لێمە هەمان توانامان هەیە بەڵام بەپێی کاتەکانمان ئەتوانین خۆمان بگونجێنین دووبارە سپاسدانەکەین مرسی ئێمە بودین دەستان خۆش بێت زۆر سپاس ئەزێتان بەخێر هاتن بارێکەتان جوان کردین زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس کەشوهەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان هەرچەندە ساماڵە خۆر هەیە بەڵام پلەکانی گەرما لە نێوان 18 هەتا 32 لەوە زیاتر نییە چونکە وردەوردە پلەکانی گەرما دابەزێ بابێکەوە بینەری هەموو شار و شارچکەکانی کوردستانی گەورە بین. پرۆگرامی بەیانی 24 هیچ کات تەوەرە کۆمەڵایەتیەکان لە یاد ناکات لە هەفتەیەک ئەمە چەند جارە و تەوەرانی کە تەوەری بابەتی کۆمەڵایەتین و ئەگەر چەندین جاریش باس بکرێت هێشتا بە کەمی دەزانین چونکە جێگە بۆشاییەک هەڵبەت هەیە لەو شوێنە بۆیە باسی لێوەکەین بەکارهێنانی تەکنەلۆژیا و کاریگەریەکانی لەسەر پەروەردەی نەوەکان لە خێزان تا چەندە کاریگەری هەیە. ڕاستە بەڵام ئێستا هەندێک لە خێزانەکان منداڵەکانیان تەنها بەخێوەکەن پەروەردەی ناکەن پەروەردەکردنەکەی کەوتوتە دەستی ئەم ئامێرەی کە بەدەستیانەوەیە جا ئەمە چۆن پەروەردەیە کات ئەوە سبەی یاخود لە ساڵانی داهاتووتر ئەو نەوەیە بینین کە پەروەردەی دەستی ئەم ئامێرە زیرەکانە بۆیە گرنگترین شدەوەیە کە دایک و باوک تەنها منداڵەکەی بەخێو نەکات. ئەمە وەکو سۆڤانوتی تەوەرێکی گرنگە لای ئێمە بۆیە زۆربەی کات هەوڵەدەین میوانی تایبەت و پسپۆر و شارەزا هەبێت لەو بواردا تا بتوانین زۆرترین ڕێنمایی بە ئێوە بین ئێمە ڕۆمیێوانداری ئۆمسا سامان مەلا محەممەدمان کردووە کە ڕێنمایی کاری پەروەردەیە بڕە سامان بە خەراتی ئەم کاتت باش زۆر سپاس. کاریگەری ئامێرە زیرەکەکان بە گشتی تەکنەلۆژیا ئێستا تا چەند
لەسەر خێزانەکان ڕەنگی داوە تۆ گەشتۆتە چ ئاستێک بەلای خی گەورە لە ڕاستە تەکنۆلۆژیا چەکێکی دووسەرە بەدەست هەمومانەوەیە هەم دەتوانین بە باش بەکاربین هەم دەتوانین بە خراپە بەکاربینین کێشەی ئێمە لەوەدایکە ئێستا تەکنۆلۆژیا تەواوی کۆنتترۆلی ژیانی ئەمە گرتوتە دەست لە دێهات و لە شار و لە هەموو شوێنەکان تەواوی کۆنتترۆلی ژیانی تاکەکانی گرتوتە دەست ئەوەی کە جێگەی داخە لە لای ئێمە تەکنۆلۆژیا بە لێشاوێکی کت و پڕ لە ناکاو هاتە ناومان بەبێ ئەوەی هۆشیارێکمان هەبێ بەبێ ئەوەی پێشینەیەکی معریفمان هەبێ دەباری تەکنۆلۆژیا چۆنیتی بەکارهێنانەکەی ئیتر لە ناکاو خۆی کرد بەناو ژیانی هەموو خێزانێکی کووردا ئەمەش لە منداڵێکی 2 ساڵ و 1 ساڵەوە بگرەوە تا کەسێکی 6-7 ساڵ یا کەسێکی بە ساڵاتچوو کە تەواوی ژیانی لەلایەن تەکنۆلۆژیا و کۆنتترۆل کراوە لە ڕاستە تەکنۆلۆژیا لە ئێستادا کاریگەرێکی زۆر خراپی کردوتە سەر ژیانمان لە جیاتی ئەوەی کە بە باشە کە بە باش بشتێتەوە بەسەرماندا کاریگەریەکەی زۆر بە نەرێنی لەسەرمان شکاوەتەوە هەم لە ڕووی فێربوون هەم لە ڕووی هەڵسوکەوت هەم لە ڕووی ئاکاری کۆمەڵایەتیەوە کە بە تایبەتیش خێزان بۆتە ئامانجی یەکەمی ئەو تەکنۆلۆژیایە لە ئێستادا قوربانی دەستی یەکەمی تەکنۆلۆژیا دەتوانین بڵێن خێزانە چونکە خێزانەکان ئەگەر سیرکەین منداڵ و دایک و باوک هەمیان لەژێر یەک سەقفدا دەژین بەڵام بە شێوەیەکی گۆشەگیر و دوور لە یەکتری چۆن ئەو دایک لەولا و باوک لەولا و منداڵەکان لە ژووری خۆیان هەر کەسە و خەریکی تابلێت و مۆبایلەکەی خۆیتی لە نێو دنیای خۆیتی خەریکی ئینتەرنێت و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتە کە ئەوانش ئەمە هەموو کاتوتومانە ئەو کاتەکانی خۆمان کە بەسەر دەبین لەسەر ئامێرەکان زیاتر بۆ کات بەسەربردن و کات کوشتنە نەک بۆ فێربوون بۆ فێربوونەکە ئەگەر بێت و ژیانی هەر تاچێک وەرگیر لە ئێمە ڕۆژانە 1 سعات بەلایەنە باشەکە بەکاری بینی بنمونە فێربوونی زمانێکە خولێکی ئۆنلاینە هەر شتێکە بێ حسابێکە لە مانجێکدا 30 سعات ئەوە باشە بەکارینێ بەڵام ئێمە لە شتی باشە و لە فێربوون تااقەت و حوسڵەمان نیە لەسەر ئەمێرە تەکنۆلۆژیەکە زۆر دروستەوە تا تەنانەت لەناو خەڵکیش وەکو نوکتە باسەکرێڵێ کاتێک کە خەتی ئینتەرنێتمان نامێنێت چون لەگەڵ ماڵەوە دانیشتم سەیرەکەم چەند خانەوادەیەکی ڕێک و پێک چەند قسە خۆش چەند باوکم پیاوی چاک چەند خوشکەکەم کچی چاکە ینی مەبەستمانەیە مرۆڤەکان خۆی بۆ خۆیان درکیان بۆ کردو کە زۆر گۆشەگیرن زۆر بەتەنیا دەژین هەر یەکێک لە ئێمە دنیایەکی تایبەت بە خۆمانمان هەیە خۆمان و ئامێرە زیرەکەکەمان ئەوەی تەنیشتمان دابڕاوین چەندێک کاریگەریە کاتە سەر ئەوەی کە لە هەست و سۆزە کۆمەڵایەتیەکان داببڕین ئەوەندەی لەگەڵ کەسی ناو ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە تێکەڵاوین لەگەڵ ئازیزێکی خۆت کە لە تەنیشتە تێکەڵاو نیت ڕاستە ئەوەی کە باسمان کرد گۆشەگیری کە هەمومانی گرتوتەوە ینی تو منداڵ لەگەڵ دایک و باوکی گۆشەگیر بۆ چۆن ئەمانە هەست بە یەکتری ناکەن ئەو دایکە هەست بە پێویستەکانی منداڵەکەی ناکەن منداڵەکەی وا هەز ناکە کە دایک و باوکی پێویستیان بۆ منداڵی لە باوەشی بگرن لەوانەیە هەمومان لە بەرامبەر دیمەنێکی تیکتۆک یا مەسەلەن فەیسبوک گریانمان بە یا پێکەنیمان بێ بەڵام لە واقعدا ئەگەر لە شێوەی ڕاستەوخۆ ببین ئەو هەستەمان بۆی دروست نەبێ لۆیە گۆشەگیریەکە کوشتنی هەست و سۆزەکانی منداڵ و گەورێ مرۆڤە بە تایبەتی ئەجا منداڵ زیاتر لە بەرەوەی هەست و زۆرجی بەهێزترە کوشتنی هەست و سۆزەکانی مرۆڤە گۆشەگیر بوونە دابڕانە لە خێزان دروست نەکردنی ئەو پەیوەندیە واقعیەیە چونکە ئێمە کاتێک کە گۆشەگیر بووین ناتوانین لە ژیانی واقعیدا پەیوەندی دروست بکەین پەیوەندی لەگەڵ دەوروبەرەکەمان هەستەکانمان دەرببڕین پێویستەکانمان دەرببڕین بۆ دەوروبەرمان کە پێویستمان بچێ یا داواکاری خۆمان ئاڕاستی دەوروبەرمان بکەین و داوای مافەکانی خۆمان بکەین ئەوە لە ئەنجامیی ئەو گۆشەگیریە کە ئێمە تووشمان بۆ لە ماڵەوە لە خودی ئامێرە زیرەکەکانەوە ئەو گۆشەگیریە هەم کاریگەری لەسەر ئەو شەیەکە ئینسان بەرەو لادان دەبا چکە کاتە ئینسان کەوتۆ ناو بیرکردنەوەی خۆی و دنیایکی فەنتازی دروست کرد لادان زۆر ئاسانتر دەبی تا مرۆڤ کۆمەڵایەتی تر بێت و تێکەڵتر بێت لەگەڵ دەوروبەری ئەگەری لادان و تاوان کەمتر دەبێتەوە لەو تاکە ئەگەر سێرێکی ئەوانە بکەین کە تاوان دەکەن یان لە سزنەکانن بەشی هەرە زۆریان لە خێزانێکی دابڕاویە لە خێزانێکی بێسەروبەر و هەڵوەشاوە بە تایبەتی نەوجەوانان کە ئەمانە زیاتر ئەوەندە لەگەڵ ئامێرەکان تێکردبوون ئەوەندە
تێکەڵی خێزان و خزم و کەس و دەوروبەریان نەبوون هەتا ئەمە لە ئاستی خێزان ئەگەر بێت و لەسەر ئاستی پەیوەندی نێوان خزمەکانیشتا بەسیر بکەین ئێستا وای لێ هاتوو ئەگەر هەر ماڵێک کە وایفای نەبێت ئەستەمە خزمەکان سەردانی بکەن ینی مەرجی یەکەمی منداڵەکان ئەوەیە کە دەڵێن بچینێ ماڵی خاڵە یان مامە وایفای هەیە لەوەیان نا ئەگەر وایفای هەبێ ئۆکەی دەچین هەم لەوێ خەریکی مۆبایل و ئینتەرنێتەکەمان دەبین بەڵام ئەگەر نەبێ ناکۆشی دروست دەبێت لە نێوان منداڵ و دایک و باوکەکە کە ئەوان معارزن لەوە ینی دەڵێ ناینە ئەو شوێنە بۆ چکو وایفایەکەی لینە ناتوان کاتی خۆیان بەسەر بن کەواتە مرۆڤ لە هەموو کات ئەو گۆشەگیریە زۆر لێکەوتەی خراپی دەبێت لەسەر داهاتووی هەر یەکێکمان باشە مامۆستا باسیەوە کرد لەم ڕووەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەری تەواوی هەیە تا چەند ئەم لاوازی دەروون بوونە ینی لاوازی دەرونیە کارەکات سەر لاوازی جەستەیی بۆ سەر کێشێ بۆ نەخۆشی بۆ نمونە ئەگەر کاتژمێرێک ئێمە بچینە ناو سۆشیال میدیاوە لە ماوەی ئەو کاتژمێرەیە چەند جار گۆڕانکاری بەسەر هەستمانایەت لە گرتەیەکی پازدە چرکەیە ئێمە تووشی حاڵەتی پێکەنی نەبین دوای ئەو پازدە چرکەیە ینی یەکسەر ئەچیتە حاڵەتێکی زۆر تووڕەبوونەوە پێچەوانەکەی چەند جارێک لە ماوەیەکە ئەمە بەسەرمانێتەوە ئەمە تا چەند سەرکێشێ بۆ ینی نەخۆشی جەستەیی ئەوە دەرونیەکە تاو توش بووە بەڵام جەستەیەکی ئەگا بکوێ خۆی مە کاریگەری ئەو تەکنۆلۆژیا ئەگەر باسکەین بە تۆزێک بە تەفاسیلی کاریگەری جەستەیی هەیە عقلی هەیە دەرونی هەیە باشە ئەو کاریگەری دەرونیانەی کە جەنابەت باست کرد هەمان لەسەر دەروونمان ڕنگدانەوەی قوڵی دەبێتن ئەمەشیان چۆن لە شێوەی سایکۆسۆماتی لە شێوەی گۆشەگیری لە شێوەی لە ڕوولاوازی لە شێوەی مەسەرەن بەدخۆراکی هەمووی ڕنگدانەوەی هەیە هەر دیمەنێک هەر وێنێک کە ئێمە دەیبینین لەسەر سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بیرکردنەوەمان لەوانەیە ئەمە ئەو کاتە بیری لێ نەکەین بەڵام هەموو بینینێکی ئەو شاشەیە کاریگەر ڕاستەوخۆی هەیە لەسەر بیرکردنەوەمان لەسەر لاشعورمان لەوانەیە ئەو کاتە کاریگەریەکەی دەرنەکەی بەڵام لە دواتر دەتوانین لە دوا ڕۆژدا کاریگەری دەبێت بنمونە بینینی تاوانێک لەلایەن منداڵێکەوە ئەو کاتە ڕاستەوخۆ بینێت و ڕواندیتی ینی کێشە نەبووە بەڵام لە دەرەوە کە دەبین تویشی هەمان کێشە دەبێت یا تووشی حاڵەتێکی و شێوە دەبێت ئەو دیمەنە ڕنگدانەوەی دەبێت لەوانەیە پاڵی بنێ بۆ تاوان چەندین سەرژمێری هەیە کە ئەو تاوانانەی لە بەتایبەتی ئەمریکا وڵاتە ئەوروپیەکان ڕوویان داوە هەمووی کاریگەریەکەی چۆنە ئەو سۆشیال میدیایە لاسایکردنەوەی ئەو تاوانانێک کە هەرزەکارێک یا منداڵە خۆی بینیوێت و لە دەرەوە بەرجەستەی کردو تاوانەکەی ئەنجام داوە لە لای خۆشمان یاری ڤیددیوەکان کاریگەری زۆریان هەبوو و نمونەش هەیە کە بە هەمان شێوەی ئەو تاوانانی کە لە یاریکە ئەنجامی داوە خۆی لە دەرەوە ئەنجامی داوە جا لە دەرکەوتنی ئەو کاریگەری دەرونیەکەی لەسەر جستەمان بە شێوەی سایکۆسۆماتی دەردەکەوێت لەسەر پێست و لەسەر جستەمان دوایین توێژینەوە ئەوەی سەلماندووە کە 10 ساعت ئەگەر 10 ساعت بە دیار شاشەیە کە ئێمە دابنیشین یەکسانە بە 47 دقه خولەک تەمرینکردن ینی تو ئەگەر یعنی ئەو تاقی لە 47 دقه وەرزشکردن یا مەسەلەن تەمرین سەرفی دەکەی یەکسانە بە 10 ساعت کەواتە ئێمە تاقیش وزەیەکی ئێجگار زۆری خۆمان بەدیار ئەو شاشانەوە دەکوژین کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر تەندروستیمان و قەڵەوبوون و مەسەلەن گۆشەگیری و دنیای کێشەیتر هەم لە ڕووی نەخۆشیە جونگەییەکان بڕبڕی ملا پڕبڕی پشتە کەسبوونی چاوەکانە گوێەکانمان کەس دەبێت ئەمانە هەمووی کاریگەری لە دوا ڕۆژدا داهاتوو پێم وابێ هەمووی بە نەوعێکترە بێ ملیان ینی شواز لە شوازی جەستەی مرۆڤەکانە گۆڕێ وانی ئەمە مساڵ خۆی ڤیددیۆیەکی ئێستا وێناکردنەکەی بۆ جیهانی داهاتوو کە هەمووی سەری بۆ شێوەیە بۆ شێوەیە دەڕوا مەسەلەن قسە دەکا دادەنیشێ بەڵام ئەوەی کە ئاساییەکە دەبێت ئەمە ئاوا ڕاست بین وانە کێشی سەر دیاریکراوە بەڵام کە ئەوە خوارد کردەوە زیاتر دەبێت چەندی خواریکی بۆ ئەوەندە زیاتر دەبێت لەسەر بڕبڕی مل و پشت و ئەو بابەتانە مامۆستا ئێوە ئاماژەتان کردە سەر ئەو بابەتانەی کە لە سۆشیال میدیا کاریگەری خاتە سەر دەروون هەروەکو هاژ ئاماژەی پێکرد و پرسیاری کرد لەسەر جەستە شتێکی دیکەش هەیە کە زۆر گرنگە تا چەند سۆشیال میدیا و بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی کاریگەری کاتە سەر ئەوەی کە ئەوەی هەمانە ئیتر پێ ڕازینین ئەوەی هەمانە بێهی خۆمانی نازانی مڵکی خۆمانی نازانین بە دوای ئەو ژیانە بورژوازیە و ئەو ژیانە فەیکە ئەکەوین کە
هەر بۆ خۆی چۆن دەوترێت دنیایەکی مەجازیە شتێکە بوونی نییە فانتازیە. ئەو گۆشەگیربوونی کە باسمان کرد دنیای ئینتەرنێت دنیایەکی فەنتازی و ینی میثالیە بنمونە ئێمە دەیان شتی جوان و ڕەونەقدار دەبین بەڵام لەوانەیە ئەو شتە لە واقعدا زۆر کەمبی ژیانی کەسێک دەبینی کە پڕێتی لە خۆ دەرخستن و قسەی جوان و بەڵام لە نزیکترین کە من خۆم لە نزیکترین حاڵەتدا دیومە ئەو کەسە لە ناخۆ زۆر ڕووخاوە ینی لە ستۆریەکانی سناپچات و تیکتۆک و ئەوانە کەسێکی دڵخۆش سەرکەوتو خاوەنکارێکی باش دەردەکەوی بەڵام لە ناخدا لە نزیکەوە زۆر پێچەوانەیە بۆیە داواکارم تکایە ئەوەی کە لە شاشە دەیبینی دنیایەکی زۆر پێچەوانە هەیە لە پشتی ئەو وێنانەوە بۆیە ئەمە پێویستە ینی دوور بکەوینەوە دیوی پشتەوەی وێنەکان ببینین. یەک لە کێشەکانی ئەو ئینتەرنێت ئەوەیە کە دنیایەکی مەجازی وێنەیەکی جوان لەو سەری دنیا بۆ دێنێتە بەردەستت کە لەوانەیە تو بەراورد کە لەگەڵ ژیانی خۆت و واقعی ژیانی کۆمەلگات تووشی دابڕان و تووشی پەرچەکردار ببی ئەمەشان سەر دەشێشی بۆ تاوان بۆ ئەوەی کە بەو بەشەی خۆت ڕازی نەبی وانە هەموو ئەوانەی کە زۆر زار ئێستا تیکتۆک تۆڕی تیکتۆکە مەسەلەن سناپچاتە خەڵکانێکی خۆشبەختانە خەڵکانێک هۆشیار بوونێتەوە کە ئیدی ئەو تۆڕانە بەکارنێنن دەزانن دنیایکی مەجازی و درۆین و ساختەیە مرۆڤ دەتوانێت لە بەرامبەر ئەو شاشەیە دایان ماسک ببەستێ دایان ماسک بە کەسێکی تووڕێە بزەردەخەنە دەکا یەکێک لە کەسایەتەکان عەرەبە عێراقیە زۆر کەسێکی ڕووخۆش و قسە خۆش دەردەکەی بەڵام لە نزیکەوە بینیمە ئەسڵەن زەردەخەنێژ ناکە حتا ئەگەر قسەشی لەگەڵ بکەی وێنەشی لەگەڵ بگری زەردەخەنەی نییە هیچ زۆر کەسێکی مات و مەلووی کەسێکی ینی بڵین ئەکتەرێکن بۆ بازرگانیکردن ڕاستە ئەمە لایەنە خراپەکانی تەکنەلۆژیایە کە باسیەکەین بێگومان ئەوەندە لایەنی خراپی هەیە کە پێڕناگەین بچینەوە سەر لایەنە باشەکانی پێمان خۆشە کە زیاتر قسەی لەسەرا بکەین بەڵام کە دەرفەتی پرۆگرامەکە ڕەوەندە کاتیایە سپاس بۆ تۆ لە یەک دوو نقطە ئەگەر بە کورتی ئاماژەی پێکملانی باشی هەموو تەکنەلۆژیایە کە دادەهێنرێت لە مرۆڤ بۆ خزمەتکردن بەڵام دوای ئەوە دەگۆڕێت بۆ ئەوەی کە زیان بە مرۆڤ بگەێنێ خاڵێکی دیکە کە ئێمە زۆر جەختمان لەسەر لە کاتی هاتنەوەی دەوامی قوتابخانە و دەرگای قوتابخانەکان دەکرێن هەموو زۆربەی خێزانەکان هەرچی تابلێت و موبایل و شت هەیە لە بەردەستی منداڵەکان بە 100 لای دەبن کە ئەویان شتێکی پامیی هەڵەیە بۆ منداڵەکان دەکرێت ئێمە تەنزیمی ئەو کاتانە بکەین کە منداڵەکانمان لەسەر شاشە و ئامریکان بەکاردین ئەمە ناتوانین ئێمە دابڕن تازە لە تەکنەلۆژیە بەڵام دەتوانین تەنزیمی بکەین بە باشتر بەکاری بینین کە چاودێریکردنی دایک و باوکان بۆ منداڵەکانیان زۆر خاڵێکی گرنگە کە بە دیار شاشەکانیانەوە دەبن. زۆر سپاس شارینی زۆر سپاس سەلامت. بەم شێوەیە هەر لەگەڵ میوانەکەمان کۆتایی بە پرۆگرامیان بەیانی 24 هێنی هیوادارین کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت.